بناوی خوای گەورە سەڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز وەزارەتی دارایی عێراق دەستی بە دابەشکردنی موچەی مانگی ئەیلول کرد بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆبوونەوەکەی ئەمڕۆدا وادەی دابەشکردنی موچەی مانگی چواری دیاری نەکرد لە ڕاگەنداوی حکوومەتی هەرێمدا هاتووە ئەنجومەنی وەزیران وەزارەتی دارایی ڕاستپاردەوە بۆی خۆگونجاندن بکات لەگەڵ ئەو بڕەپارەی کە لە عێراقەوە ڕەوانە دەکرێت ئەم شەو لەگەڵ بەڕێز ڕابوون معروف سەرۆکی فراکسیۆنی ئایندا لە پەرلەمانی عێراق سەرەوە دەکەین پارەکەی بەغداد کەی دەگاتە هەرێم و هۆکاری چارەسەرنەکردنی کێشەی موچە لە هەرێمی کوردستان چییە و بۆچی ڕێکەوتنێکی گشتگیر و یەکلاکەرەوە لەبارەی موچە لە نێوان هەولێر و بەغداد نایەتە ئاراوە سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. حکوومەتی عێراق دەستی بە دابەشکردنی موچەی مانگی ئەیلول کرد. حکوومەتی هەرێمی کوردستانیش لە کۆبوونەوەی ئەمڕۆیدا وادەی دابەشکردنی موچەی مانگی چواری ڕانەگەیاند. دوای چەند ڕۆژێک لە دواکەوتنی وەزارەتی دارایی عێراق دەستی بە دابەشکردنی موچەی مانگی نوێی موچەخۆرانی عێراق کرد. بە پێڕاگەندراوی وەزارەتی دارایی عێراق پرۆسەی دابەشکردنی موچە چوارشەمە دەستی پێکردووە. ڕۆژی پێنجشەمەش بەردەوام دەبێت و یەکشەمەی داهاتووش دابەشکردنی موچە کۆتایی دێت. بەشێک لە ئەندامانی پەرلەمانی عێراق باز لەوە دەکەن حکوومەتی عێراق پارەی پێویستی بۆ دابەشکردنی موچە لە بەردەستدا بوو بەڵام بۆ دروستکردنی فشار لەسەر پەرلەمان دابەشکردنی موچەی دواخستووە. ئەمەش لە پێناوی ئەوەی پەرلەمان یاسایەکی دیکە پەسەند بکات کە بەهۆیەوە حکوومەتی عێراق بتوانێت قەرزی تر بکات. هاوکات لە سەرئاستی هەرێمی کوردستان ئەنجومەنی وەزیران کۆبووەوە بەڵام وادەی دابەشکردنی موچەی مانگی چواری ڕانەگەیاند. لە ڕاگەندراوی حکوومەتی هەرێمی کوردستاندا هاتووە لە کۆبوونەوەکەدا گفتوگۆ دەربارەی ڕێخستنەوەی خشتەی مانگانی پێدانی موچەکرا و ئەنجومەنی وەزیران وەزارەتی دارایی و ئابووری ڕاستپارد خۆگونجاندن لەگەڵ خشتەی مانگانی پێدانی موچە لەلایەن حکوومەتی فیدراڵەوە بکات. حکوومەتی هەرێم بۆ دابەشکردنی موچەی مانگی چوار چاوەڕێی ناردنی 320 میلیارد دینارەکەی بەغدایە. پێشبینیش دەکرێت هەفتەی داهاتوو حکوومەتی عێراق پارەکە بنێرێت. ڕۆژی سێشەممە مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق لە میانەی کۆبوونەوەی لەگەڵ وەفدێکی باڵای کۆمەڵ با سەرۆکاتی مامۆستا عەلی باپیر ڕایگەیاند بوو بەم زوانە پارەکەی هەرێم دەنێرن. ئەمە لە کاتێکدا حکوومەتی هەرێم لە دابینکردنی موچە شکستی هێناوە. موچەخۆرانی لە مانگی دەدا موچەی مانگی چواریان وەرنەگرتووە. شکستەکە بە جۆرێکە ئەگەر حکوومەتی عێراقیش 320 میلیارەکە بنێرێت حکوومەتی هەرێم بە لێبڕینی لە سەدا 18 موچەی مانگی چوار دابەش دەکات. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاگرابوون بەخێر بێن سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرتا لەوە دەست پێ بکەین ئێستا عێراق دەستی بە دابەشکردنی موچەی مانگینۆ کردووە پێشبینی دەکرێت هەفتەی داهاتوو 300 میلیارد بڵین 320 میلیارد دینارەکەی هەرێم بنێردرێت. بەڵێ سلااو لە جەنابی شێت هەروەها سەلام لە بینەرە ئازیزەکانی ئێوە. لە ڕاستیدا اتفاقێکی نەنووسراو هەیە لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی اتحادی کە ئەو بەشە هاوکاری و یارمەتی یان ئەو بەشە شایستەدارایی کە لە حکوومەتی اتحادی و ڕەوانەی هەرێم دەکرێت لەگەڵ دابەشکردنی موچە لە بەغدادەوە بۆ ئێرەش بنێردرێ بۆ اعتیبارێک کە ئیجراعاتی دابەشکردنی موچە لە بەغداد ئیمانجینۆ دەستی پێکردووە کەواتە چاوەڕ دەکرێت بۆ زوانە ئەو بەشەی کە دەینێرن بۆ هەرێم بگاتە هەولێر. باشە وەکو خۆتان وەکو پەرلەمانتارانی کورد لە بەغداد چیتان کردووە چ فشارێکتان دروست کردووە بۆی هەموو مانگێک ئەو کێشەی دواکەوتنی موچەیە دووبارە نەبێتەوە چ لەسەر بڵین ناستی هەرێمی کوردستان چ لەسەر راستی عێراق؟ ئەو بەشەی کە پەیوەندی بە بەغداد و حکوومەتی اتحادیەوە هەیە لە ڕووی سیاسی و استراتیجی ئەمە ئەوە بۆ کە هەمیشە شایستەداراییەکانی کارمەندان و فەرمانبەران و هێزەکانی پێشمەرگە لە هەرێم و کردەجیاجەکانی تر کە موچە لە دەستگاکانی دەوڵەت وەردەگرن کە ماف و شایستەداراییەکانی ئەوان تێکەڵی ململانەی سیاسی نێوان هەولێر و بەغداد و کێشە جیاجەکان و مەلەفە هەڵواسراوەکانی نێوان هەولێر و بەغداد نەکرێت. بەڵام هەروەکو چۆن ئێمە لە بەغداد ڕخنە لە حکوومەتی اتحادی دەگرین لە بەرامبەر زوڵمکردن و چەسانەوە لە گەلەکەی ئێمە گەلی کورد مەلەفی چەسانەوە جیاجەکان
بە هەمان شێوەش حکوومەت لێرە حکوومەتێکی زاڵمە زڵم لە گەلی ئێمە لێرە دەکا و هەمیشە گەلی ئێمە کردو بە دەرەعی بەرژەوەندەکانی خۆی و پاراستنی گروپ و نخۆی دەسەڵاتدار لە هەرێم ئەو بەشێک کە پەیوەندی بە حکومڕانی و دەسەڵاتەوەی لە هەرێم بۆ پاراستنی بەرژەوەندی خۆیان و کۆمپانیا جیاجیەکانیان ئەو گروپی ئێستا کە دەسەڵاتیان بەدەستی خۆتان زان بوون بە گروپێکی بازرگانی و خاوەن پار و سەرمایە و گوزاری کەەوە ترسناکترین ئاڕاستەیە لە سیاست و بەڕێوەبردنی دەوڵەتدا ئەوان بۆ بەخاتری پاراستنی بەرژەوەندی ئەو کۆمپانیانە هەموو جارەگەل ئێمە دەکەن بە قوربانی وەکو دۆسیەکی ڕاستەخۆ ئاماژە بکرایەوەی ئەو ڕێکەوتانی کە لە نێوان حکوومەتی اتحادی و دەسەڵات لە هەرێم دەکرێت هەرێم التزاماتەکانی جێبەجێ ناکە هەر بوون ئەو بەشێکە پەیوەندی بە التزاماتەکانی حکوومەتی هەرێمەوە هەیە لە دۆسەی نەوت و گاز هەروەها لە دۆسەی گومرگ و دەربازە سنووریەکان التزاماتە دەستوریەکانی خۆی جێبەجێ ناکە بەڵام ئەو معناوی حکوومەتی اتحادیش کەم و کورتی نیە طبعاً لە بەغدادیش هێزی شۆڤێنی و دژە کورد و دژە کوردستان هەن کاتێک کەم و کورتی لە هەرێمەوە ڕوودەدا ئەوان ئەوە گەورە دەکەن بۆی کە فشار بخەنە سەر حکوومەتی اتحادی کە مافە شایستەدارایی و مافە جیاجەکانی تری گەلی کوردستان و هەرێم جێبەجێ نەکات واتە ئێمە نێوان گەلی ئێمە و نوێنەرە دڵسۆز و ڕازگۆکانی کەوتونەتە نێوان بەرداشی دوو دەسەڵات و حکوومەتی زاڵمەوە هەم دەسەڵات لە بەغداد هەم دەسەڵات لە هەرێم ئێمە ئەرکمانەوەی لێرە لە هەرێم فشار بکەین سەر دەسەڵات و حکوومەت لە هەرێم کە حکوومەتێکی لانی کەمی چاودێری مافەکانی خەڵک بۆ مافەکانی خەڵک جێبەجێ بکە لە بەغدادیش طبعاً ئێمە فشارەکانمان لەسەر حکوومەتی اتحادی بە ئاڕاستەیە کە مافەکانی خەڵکی ئێمە نەکاتە قوربانی ملمانە جیاجیەکانی هەولێر و بەغداد بۆیە لەو ئاڕاستەیە بۆ ئاڕاستەیە بەردەوام بڵێن هیچ فشارێکتان کردووە ئەگەر کردوتانە هیچ بەرهەمێکیەوە بە تایبەتی لەسەر حکوومەتی هەرێم لەگەڵەوەی کە پارەکەی بەغدادیش مانگەکانی پێشوو نێدراوە بەڵام لێبڕین هەبووە یاخودەوەی کە پێوەستە بە موچەی فەرمانگە فیدراڵیەکان موچەی 5 مانگیان هاتبوو یەک مانگ دابەش کراوە ئەو بەش ئەوەی کە تۆ ناودنا بڕین لە حکوومەتی اتحادیەوە واتە یعنی بابڕی ئەو بەشێکە لە حکوومەتی اتحادیەوە داهات بۆ هەرێم ئێستا کەمی کردووە بۆی بینەرە ئایزەکانی ئەوە تێبگەێنی مەبەستی تۆ چییە؟ ئێمە لە کاتی خۆیدا بودجەی ساڵی 2019مان لە پەرلەمانی عێراق دەنگ بۆ دا و تێمان پەڕاند ئەو میزانە و بودجەیە لە ڕاستیدا بۆ 1 ساڵ بوو بەڵام بەهۆی ڕووداوە جیاجەکانی بەغدا و عێراق و خۆپیشاندانەکانەوەی کە ناسران بە خۆپیشاندانەکانی تشرین نەتواندرا بودجەی ساڵی 2020 لە پەرلەمانی عێراق دەنگی لەسەر بدرێ و ئامادە بکرێت دەنگی لەسەر بدرێ بەپێی یاسا و کارپێکراوەکان لە عێراق و زۆربەی دنیا شەروایە مادام بودجە میزانی ساڵی 2020 ئامادە نەکرا حکوومەت مانگ لەسەر بودجە میزانیەی ساڵی پێشووتر کە دەکاتە ساڵی 2019 بەردەوام دەبێت لە ساڵی 2019 حکوومەتی اتحادی التزاماتەکانی خۆی لە بەرامبەر هەرێم تا ڕادێکی باش جێبەجێ کرد و بوو بە پاڵپشتێکی باش و تەنانەت بژانەوەش لە هەرێم هەم بژانەوەی بار و گوزەرانی کارمەندان و موچەخۆران و هێزەکانی پێشمەرگەش موچیان وەردەگرت مانگانە هەم کاریگەری پۆزیتیفی خستە سەر پرۆژەکان و بژانەوەی ئابووریش لە هەرێم بەڵام کە ساڵی چەندمانجێکی ساڵی 2020 هات تاو کاتی حکوومەتەکەی بەڕێز عادل عەبدولمەهدی لە بەغداد دەسەڵاتدار بوو تقریبا بەردەوام بوو تا چەند یەک دوو مانگی ئەخیر نەبێ بەردەوام بوو لە ناردنی هەمان بڕی شایستەداراییەکان بۆ هەرێم بەڵام ئەوە لەگەڵ ئەوەشدا کە دەسەڵات و حکوومەتی هەرێم وەکو خۆی میزانی 2020 جێبەجێ نەکردبوو بۆم بە زمانی شعبی و عامە هیچ بڕەنەوتێکی لە هەرێم ئاماد دەردەهێنرێ و دەفرۆشرێت تەسلیمی سۆمۆ نەکردبوو کە ڕێکەوتنێکی وا هەبوو کە هەرێم ئەو ڕێکەوتنە جێبەجێ بکە بەڵام دوای هاتنە سەرکاری حکوومەتی تازە و گۆڕانکاری لە بارودۆخی سیاسی لە بەغداد و تەنانەت ئەو قەیرانە اقتصادی و دارایی کە ڕوو لە عێراق و جیهانیش کرد بەغداد نەیدەتوانی وەکو پێش و هەمان بڕەپارە بنێرێ بۆ هەرێم بەبێ ئەوەی هەرێم التزاماتەکانی لە بابەتی دۆسی نەوت و گاز و دەروازە سنووریەکان جێبەجێ بکات بۆیە ئەمە کاریگەری کردە سەرەوەی چەند مانجێک هەر نەنێرن دواتریش کە ئێستا بە دەست بە ناردنی بڕێک کراوە بڕەکە کەم کراوەتەوە بۆ شتێک زیاتر لە 300 میلیارد دینار طبعا ئێمە ئەومان پێ ناخۆشە یعنی بە خاڵی یەکەم لەم بابەتە بۆ لای ئێمەوە بە هەر نرخێک بێ ئێمە مافی خەڵکی کوردستان نەک نخبەی دەسەڵاتدار خەڵکی کوردستان ئەو خەڵکەی لە کوردستان زڵمی لێ دەکرێت و دەناڵێنێ بە دەزم سیستەم و دەسەڵاتە خراپەی کە لە هەرێمەوە کە هەرێم دەستی بەسەر هەرێم داگرتووە بەڕێوەی دەبا بۆیە ئێمە بەلامانەوە گرنگە حکوومەتی اتحادی ڕازی بکەین یا کارێک بکەین حکوومەتی اتحادی بەقەدەر پێویست شایستەداراییەکانی هەرێم بنێرێت بەس ئەمە معنای ئەوە نیە حکوومەتی هەرێم بێ باگ بێ و
گوێ نەداتە ئەوەی کە حکوومەتی اتحادی لەژێر فشاری شەقام و هێزە جیاجەکانی بەغدا و عێراقدایە ئەوان ناتوانن ڕێگە بدەن کە حکوومەتی اتحادی بەردەوام هەمان بڕۆ پارە بنێرە بۆ هەرێم و هەرێمیش التزاماتێکی دەستوری و لە بەیۆن بە دۆسیەکان دۆسی نەوت و گاز و دەرواز سروریەکان نەگەن بە ڕێکەوتنێکی شامل و شەفاف لەگەڵ حکوومەتی اتحادی ئەمە ئەو وێنەیە و چەشەیەکە ئێستا لە نێوان حکوومەتی اتحادی و هەرێمدا گیری خواردەوە قوربانی و باجەکەشی ملەتی ئێمە دیدا بەداخەوە بۆیە ئێمە یعنی ئەمری واقعی ئێمە ئەوەیە لە ڕووی سیاسی ئێمە هەم ئۆپۆزیسیۆنی حکوومەتی اتحادین لەوێ هەم ئۆپۆزیسیۆنی حکوومەت و دەسەڵاتی هەرێمیشن لێرە پێمان وایە هەردوو لە مەبەستم لێرە بە دیاریکراژ لە حکوومەتی اتحادی بۆی تۆزێک واضحترین بەستم خودی سەرۆکی حکوومەت نییە بەستم دەسەڵاتە لە بەغدا بە دەسەڵات لە بەغدا سروشتەکەی وایە کە ناوەندی جیاجیای نفوذ و دەسەڵات هەیە کە بەشێکی زۆری ئەو ناوەندانە حیزبە گەندەڵەکان لە بەغدا زاڵم بەسەریدا ئەمانە فشار دەکەنە سەر بەڕێز مستەفا کازمی و حکوومەت و کابینەی ئێستا کە نەتوانێ ئەو التزاماتانەی کە ئەوان پێیان باشە بەرامبەر هەرێم جێبەجێ بکەن نەتوان جێبەجێ بکەن ئەوانە ئەو گروپ دەسەڵاتدارانەی بەغداش کە حیزبە جیاجە فاسدەکانی دوای 2003 لە بەغداد وەک ئەمانەی ئێرە فاسد و گەندەڵن تقریبا یعنی ئەو هارمۆنیان دروست کردووە کە عێراق لە کوردستانی ئازیزەوە تا دەگا بە بەسرە کۆمەڵک گەندەڵ و فاسد بەڕێوەی دەبن باشە ینی هاوڕای لەگەڵەوەی کە سەرۆکی حکوومەت لە پەرلەمان لە دانیشتەکەی پەرلەمانی کوردستان سەر ڕۆژی ڕابردووتی لە هەموو ڕوویەکەوە هەرێم لە عێراق پێشکەوتوترە چ لە ڕووی دموکراسی چ لە ڕووی ئیداری و بژێوی ژیان بڵێن لە ڕووی ئاڵگۆڕی دەسەڵاتی شەوار پێشکەوتوترە جارێ من پێم خۆشە هەرێمی کوردستان لە پاریس و لەندەن و نیویۆرکیش باشتر و لە ڕووی دموکراسیەوە باشتر بێ لە ڕووی خۆی خۆشگوزارانیەوە باشتر بێ و هەمیشە وڵاتەکەمان بەراورد بکەین بە وڵاتگەلی وەکو لە ڕووی ئابووری وڵات ئابووری و دیموکراسی بێکەوە کە بۆ لای من هەردووشی گرنگن وڵاتگەلی وەکو سویسرا و سوید و بەریتانیا و ئەمریکا و ئەو وڵاتانە هەر کاتێک دەسەڵاتداران لە هەر شوێنێکی دنیا وڵاتەکەی خۆیان کرد بەراورد کرد بە خراپترین وڵاتەکانی دنیا ئەوە نیشانەی ئەوەی ئەو وڵاتە باردۆخی خراپە ئەگەر لەبیرتان بێ من چاکم لەبیرە ئێمە کە لە نەوەتەکان ئۆپۆزیسیۆن بووین و هەموو حیزبانی ئێستا خەریکی دابەشکردنیکێکی دەسەڵات بوون ئەوسا دەیانگوت حکوومەتی هەرێم و باردۆخی هەرێم باشترە لە ئەفغانستان ئەوسا لە ئەفغانستان شەڕی ناوخۆ بوو کە جۆرێک حکومڕانی هاتە پێشەوە و دەسەڵات جۆرێک دەسەڵاتداری جێگیر بوو لە ئەفغانستان اینجا بەردەوام دەیانگوت حکوومەتی هەرێم و دەسەڵات لە هەرێم باشترە لە سۆماڵ دوای کە بابەتی شەڕی ناخۆ لە سۆماڵ بە ئاقارێکی کەمتردا ڕۆیشت و ئەو تۆنەی بەهێزەی پێشانەما سەرقاڵی ئەوەن بڵێن هەرێمی کوردستان باشترە لە سووریا و باشترە لە عێراق و بابەتانە هەر بۆ خۆی بەراوردکردنی کوردستان بە سووریا و سۆماڵ و ئەفغانستان و بەغداد نیشانەی باردۆخ لە هەرێم زۆر خراپە بۆیە بەڕاستی من ئامادە نیم وڵاتەکەی خۆم و باردۆخی گوزەران لە هەولێر و سلێمانی و هەڵەبجە و دوهۆک بپێوم بۆی کە ئایا لە بەغداد باشترە یان نا من وڵاتەکە و گەلی خۆم پێم وایە گەلی کورد شایستی ئەوەیە باشتری ژیان و گوزەرانی بۆ دابین بکرێ ڕابردوو گەلی ئێمە خەبات و تێکۆشانی گەلی ئێمە شایستی ئەوەیە کە وڵاتەکەمان بەراورد بکرێت بە باشترین وڵاتەکانی دنیا و بە خۆشگوزەرانترین وڵاتەکانی ناو ڕاقیترین و بەرزترین کەلتوری سیاسی و کۆمەڵایەتی دنیا نەک شوێنە هەرە خراپەکانی دنیا بۆیە بە هیچ شێوەیەک من یعنی هەر پێم وایە هەر باسکردن و بەراوردکردنی کوردستانی ئازیز بە ڕووبارێک خوێنەوە بە شوێنە خراپەکانی دنیا بە خۆی جۆرێک عیبەیە بۆ سیاسەکان باشە بەس ئەمە بۆ دامەزراوەکانیش ڕاستەگە دامەزراوە بێ بۆ نمونە لە ڕووی پەرلەمانەوە لە عێراق و لە کوردستان لە ڕووی ئاڵگۆڕی دەسەڵات کە لەوێ بڵێن ئاڵگۆڕی دەسەڵات هەبووە لە بەغداد سەر وەزیرەکان یاخود ئێستاکە مستەفا کازمی هاتۆتە سەرکار لەم ڕۆژەوە ناکرێت بەراورد بکەین ئەو بەشەی کە پەیوەندی بە کوردستانەوە هەیە بە سیستەمی سیاسی لە کوردستان تەمان لە عێراقیش زۆر گرنگە خەڵکی ئەمە بزان لە عێراقیش بەتکا حکومڕانی و دەسەڵات سیاسی لە عێراق و کوردستان کلیپتۆکراسی ئەواتە کۆمەڵێک چەتە کۆمەڵێک دز و مافیا دەستیان بەسەر دەسەڵات داگرتووە لە سەرتاسەری عێراقدا مەبەستم لێرە لە نخبەی دەسەڵاتە زۆر جار بەتاخەوە بەشێک لە تقریبا هەموو فیگەکانی ئۆپۆزیسیۆنیش غەڵەت دەکەن بۆیە تەقیم و تەحلیلەکانیشان غەڵەت دەبێ ئەویش جیاوازی ناکەن لە نێوان نخبەی دەسەڵات لەگەڵ حکوومەتدا مەسەن بۆ کۆمەڵی خەڵکی زۆر تەحلیلیان کردبوو لەسەر لبنان هەموو غەڵەت تەحلیلەکانە غەڵەت بوون چکەوان نازان نخبەی دەسەڵات زیایە لە حکوم زۆر جار حکوومەت دەبێتە دیکۆر و کارتۆنێکی بێدەسەڵات لە بەرامبەر نخبەی دەسەڵات چونکە لە پشتەوەی حکوومەت دەسەڵاتی شتر هەیە کە نخبەی دەسەڵات بەڕێوەی دەبن لە بەغداد ئێستا حکوومەت دەسەڵاتدار نییە نخبەی دەسەڵات هەیە لە پشتەوەی حکوومەت زۆر بەدەسەڵاتترە لە حکوومەت حکوومەت هیچی پێ ناکرێت بە بەراورد بە نفوذ و دەسەڵاتی نخبەی دەسەڵات لە بەغداد لە هەرێمی شتێکی وایە بە معنایەکی تۆزێک جیاواز ئێمە لە هەرێم دەیان کەسمان هەن
لە نخبەی دەسەڵات لە سلێمانی و لە هەولێر کە لە حکوومەت و دەستگای یاساییەکانی حکومڕانی لە هەرێم هیچ پێگەیەکیان نییە، بەڵام بەهێزترین فیگەی دەسەڵاتن لە هەرێم. ئەوانە من پێیان دەڵێم نخبەی دەسەڵات. لە لەبنانی وایە حکومەت هەمیشە کارتۆن و دیکۆرە هیچ نییە. نخبەی دەسەڵات هەیە لە پشت حکومەتەوە ئەوانەی دەسەڵاتی فعلی و کردەوە بەکردەوە بەڕێوە دەبن، ئەسڵا هەر ڕازی نین بچنە ئۆرگانەکانی حکومڕانی دەستوریەوە. بۆیە ئەوە گرنگە ئێمە بیزانین کەواتە دەسەڵات لە هەرێمیش و لە عێراقیش کۆمەڵە چەتەی سیاسی و مافیای سیاسی دەسەڵات و ناوەندەکانی دەسەڵات و نفوذ و سەرچاوەکانی ئابووری و گومرگ و نەوت و فڵان و ئەوانە بەڕێوە دەبن. ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم پەرلەمان ئێمە لە هەرێم پەرلەمانمان نییە، یعنی هەر کەسێک ئەمە یعنی قسەیەکی من بێ بۆ لاوان گەنجان کوڕان کچان هەر کەسێک ئێوەی خۆشخەیاڵ کرد بە پەرلەمانی کوردستان بزان ئەوە بەرژەوەندیەکی هەیە لەگەڵ دەسەڵات. تکایە هەر کەسێک ئێوەی خۆشخەیاڵ کرد بە پەرلەمانی ئەوی پێی دەڵێن پەرلەمانی کوردستان کە پەرلەمان نییە، ئەوە لە ژێر و لە پشتەوەی پەردە بەرژەوەندیەکی هەیە لەگەڵ نخبەی دەسەڵات و چەتەکانی سیاسەت لە کوردستان. ئێوە دەستا و دەست بۆی بەردەوام 30 ساڵی تریش لەناو هەمان بازمدا بخولێنەوە، چونکە ئێمە پەرلەمانمان نییە. ئەوەی پێی دەڵێن پەرلەمانی کوردستان دیل و عەبد و کۆیلەی ئەو نخبە دەسەڵاتدارەیە کە ئێستا قسەم لێ کرد لە کوردستان. ئەوەی دوێنێ ڕوویدا و ئەو شانۆی لە پەرلەمانی کوردستان ڕوویدا ئەو پەرلەمانتارانە بۆ خۆشان چێ ژیان لە بە کۆیلەکردنی خۆیان وەردەگرت. بە تاکید حەز دەکەم خەتێک بدەم بە پەرلەمانتارەکانی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنیش ئەوەی پێیان دەڵێن ئۆپۆزیسیۆن پێیان دەڵێن ئۆپۆزیسیۆنی ساختە. هیچ نەبوو شانۆیەک ببووی کە وانیشاندن لە کوردستان پەرلەمانمان هەیە و حکوومەتێکمان هەیە وەکو هەموو دنیا مؤسساتی جیاجیامان هەیە. ئەوە بەس ئێمە پەرلەمانمان نییە و نەتیجەی دوای 5 خولی هەڵبژاردن لە یەکەوە بۆ ئێرەکە هیچ پەرلەمان نەبوو، هەندێک هەوڵ هەبوو بیکەین بە پەرلەمان پێمان نەبووتە پەرلەمان نیان هێشتا بیکەینە پەرلەمان. ئێستا کۆمەڵێک شایر و لاتولوت لە پەرلەمانی ئەوی پێ دەڵێن پەرلەمانی کوردستان کۆبوونەتەوە بە ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتەوە چێژ لە بە کۆیلەکردنی خۆیان بە مەحزەلەکردنی خۆیان بە شەکەرۆکەکردنی خۆیان وەردەگرن. بەڵێ بۆ هەر هەمی ڕاستە بەگشتی بۆ هەر هەمی ڕاستە، یعنی تا خەڵکی ئێمە وەعیەکی سیاسی باڵای لا دروست نەبێ ئەوە تێبگا کە ئەمەی ئێستا لە کوردستان هەیە ئۆپۆزیسیۆنی ساختە. دیوی دووەمی هەمان سیستەمی سیاسیە کە چەتە و مافیەکانی دەسەڵات لە هەرێم بەڕێوە دەبن هیچ ئاڵگۆڕێک ڕوونادان لە خولانەوەی لەناو هەمان بازنە، چونکە هەمیشە لەناو هەمان بازنە لە قۆناغی شکست خواردەوە دەمان بن بە قۆناغی تری شکست خواردوو. ئەی عەقڵ خۆ عەقڵی بۆیە پێداین ئێمە هەمان هەڵەکانی ڕابردوو دووبارە نەکەینەوە، کەواتە ئەوە پەرلەمان نییە. بەڵام جیاوازیەک لە بەغداد ئەوەیە کە پەرلەمانی عێراقیش سەرڕای شکست خواردنەکەی سەرڕای ئەوەی لەوێش کۆمەڵێک گروپی چەتە و مافیا کە بۆی خۆشخەیاڵ نەبن، لەوێش کۆمەڵێک چەتە و گروپی مافیا کە پەرلەمانتارەکان لەوێ هەر زۆرینیان خۆیان بەشدارن لە پرۆسێک گەندەڵی فەسدکردن کە ئومێد وایە بەشێکیان محکەمە بانجام بکات دەستگیریش بکرێن تەنانەت لەو پرۆسە دەستگیرکردنی ئێستا سەرڕێک کراوە بۆ گەندەڵەکان. لەوێش دیسان کۆمەڵێک گروپ و چەتەی حیزبەکان دەستیان بەسەر باردۆخەدا کردەوە، بەڵام لەگەڵ ئەوەشدا پەرلەمان لە بەغداد تۆزێک باشترە لە پەرلەمان لە هەرێم. هەندێک جار توانای هەیە هەندێک لێ پێچینەوە هەندێک فشار بکات لەسەر دەسەڵات تەنفیزی، بەڵام لە نیهایەتدا ڕێکەوتنە گەورەکان و ئیتفاقیاتە گەورە سیاسیەکان لە بابەتی داراییش و سیاسی و پێکەنانی حکوومەت هەمووی لە پشتەوەی پەردە لە دەروی پەرلەمان دەکرێت دوای دەهێن بۆ پەرلەمان. بەو معنایە لە بەغداش پەرلەمانەکە بەو جۆرەیە، بەڵام بەو ئیعتیبارەی بەڵانسی سیاسی تەوازنی سیاسی لە بەغداد یەکلا نەبووتەوە هێشتا. ئومێد هەیە ئەو پەرلەمانەی بەغداد زیندوو بکرێت و گەورە بکرێتەوانێ، بۆیە دەواازەیەکە ئێستا ئێمانە لە پەرلەمانی عێراق توانامان هەیە ئەو فشارانە دروست بکەن کە بەشێک لە دەسەڵات و ناوەندی دەسەڵاتمان هەم لە هەرێم هەم لە بەغداد خستۆتە ژێر فشارێکی قورس زۆرەوە کە پێی ئیزعاج بوون. ئومێد هەیە لە ساڵانی داهاتوو ئەو فشارە و ئەو ئاڵگۆڕانی ئێستا لە بەغداد دەست پێ کردووە پەرلەمانی بەغداد بێتە پەرلەمانێکی چالاک کە من ئومێدم وایە ئەو دەواازەیە ببێتە هۆی ئاڵگۆڕی سیاسیش لە هەرێم و جۆرێک گۆڕانکاری سیاسی لە هەرێم کە ئەو باردۆخی ئەوەیە کە لە عێراقش و لە هەرێم هەیە. بۆیە حکومڕانی لە عێراق و لە هەرێم هەردووکی شکستی خواردووە، بەڵام بە فۆرمی جیاجیا بە شێوازی جیاجیا. ئێمە دەبێت هەمیشە ئەو باردۆخانی کە ڕوو دەدەن و میلەتەکەمان ڕوبەری کارەساتی جیاجیا دەکەنەوە دەبێت لە بری ئەوەی ئێمەمانان میلەتەکەمان خۆشخەیاڵ بکەین بۆ دووبارەکردنەوەی هەمان سیناریۆ، دەبێت وانە لەو غەڵەتانە وەربگرین بۆی بەرەو ئاقارێکی تر بڕۆین نەک دووبارەکردنەوەی هەمان غەڵەت و سیناریۆ سیاسیە شکست خواردوەکانی پێ. باشە سەبارەت بە کێشەی موچە لەسەر ئاستی کوردستان پێتان وایە بۆچی موچە دابەش ناکرێ؟ داهاتمان هەیە بان قەستە یاخود هەرەوەندە لە توانای حکوومەتی هەرێم و دەسەڵاتدارانی هەرێمدایە ئەوەی کە بارودۆخی کە خۆیان ناویان ناوە خۆگونجاندن؟ جارێ من پێم ناخۆشە بەداخەوە یعنی بارودۆخی لە هەرێم دروست بووە بابەتی موچە بۆتە هەمێکی گەورە. موچە دەبێت دابەش بکرێت، خەڵک بۆیە ئیشی دەکەن لە دامودزگاکانی دەوڵەت حەقی خۆیانە لە بەرامبەر ئەوە دامانگانە موچی خۆیان وەربگرن.
لە هەندێک وڵات موچە هەفتانە یار بۆ زانیاریتان لە بەریتانیا موچە هەفتانە هەموو هەفتە هەموو کەسێک موچەی خۆی وەردەگرێت. بەڵێ وڵاتی ئەمە وڵاتێکی دەوڵەمەندە ئەگەر سیستەمێکی سیاسی نیمچە شەفاف و نیچ و دادپەروەریشمان هەبێ بە ئاسانی بە داهاتی ناوخۆ و بە گومرگەکان ئەگەر نەوت و غازیش نەفرۆشین ئێمە توانین موچەی هاوڵاتیانی خۆمان دابین بکەین. ئەگەر سیستەمێکی سیاسی سەرکەوتوو ئەوەی پێڵە حکمی ڕەشید دەسەڵاتێکی گود گۆڤێرنانس دەسەڵاتێکی سالم و سەرکەوتوت هەبێ. ئەم دەسەڵاتێکی نەسالمە و نەسەرکەوتوو دەسەڵاتێکی کست خواردووە. پێشتر وەسفی دەسەڵاتەکەمان کرد کە دەسەڵاتی چەتەکانی سیاسەتە نخبەیەکی دەسەڵاتداری کەم لە پارتیوێکێتی کە لەگەڵ ڕێزێکی بێپایان و زۆرم بۆ سەدان هەزار ئەندام و لایەنگری پارتیوێکێتی و حیزبەکانی تریش کە ئەوانە خەڵکی نیشتمان پەرۆر دڵسۆزن ئەوانی وەکو من و تۆ خەمباری ئەم بارودۆخەن بەڵام نخبەیەکی دەسەڵاتداری بچووکن لە ناو پارتیوێکێتی و هەندێکش بە دەوریانەوە لە گۆڕان و لە شوێنی تر سەرقاڵی دابشکردنی بەرژەوەندیەکانی خۆیان و بردنە پێشەوەی بەرژەوەندی کۆمپانیەکانی خۆیان و ئەم بارودۆخان ڕوبەڕووی ملەتی ئێمە کردوێتەوە. بە هەر حاڵ ئەو قەیرانی موچە ئەوەی کە تۆ ئاماژە بۆ کرد موچە و گوزەرانی ڕۆژانەی خەڵک پەیوەندی لێکەوتەی ئەم دەسەڵاتە سیاسیەیە. ئەم دەسەڵاتە سیاسیە کەوتۆتە سەرڕێکی یەجگار فاسد و گەندەڵ. ئەم گەندەڵیە بۆتە ئەوەی بە زمانی ئینگلیزی پێی دەڵێن سیستەماتی کۆڕەپشن ینی جۆرێک گەندەڵیە بووە بە سیستەم. جۆرێک گەندەڵی سیستەم دروست بووە کە سیستەمەکە پێویستی بە گەندەڵیە. بۆ نمونە یعنی تەنها بۆ نمونەیەکی سادە بۆی خەڵکی بەڕێز و جۆگر لێمان تێک بگەن. ئێستا دوو حزب دروست بووە لە حزبی سیاسی نین ئەوەی پێ دەڵێن پارتیوێکێتی. ئەم دوو بەناو حزب نین دوو کۆمپانیای زەبەلاحن مۆزەفیان دروست کردوون بە پارە ناهێڵن ئازادیەکانە لێ زەوتکردن و وەلایان لێکڕیون. ئەمانە هەزاران مەقەڕ و دەستگای ڕاگەیاندن و دەستگای ڕاگەیاندنی سێبەر و ناوەندی جیاجێ حزب و جاسوسیان دروست کردووە. ئەمە پێویستی بەس مانگانە بە 100 ملیۆن دلارە. ئەم 100 ملیۆن دلار لەکوێ بێنن دەبێ بچن لە داهاتی گشتی ئەوەی کە ئێستا بە پلەی یەکەم نەوت و دوایش گومرگ و باج و زەریبەیە وەری بگرن بیت زن لە حکوومەت یا بە ئاشکرا بە نوێژی نۆڕەبی بن و بۆی ئیدارەی سیستەمی گەندەڵی پێ بکەن. ئەم سیستەمە بۆی تۆ ئەم گەندەڵی گەورەیە نەمێنێ بۆی بتوانێم حکوومەتە لەسەر قاچ خۆی ڕاوەستێ و بتوانێ موچەی فەرمانبەران بدا و پرۆژەکان بخاتەوە گەڕ و ئاوادانکردنەوە بەسەر وڵات بن دەبێت ئەم گەندەڵە گەورەی نەمێنێ. ئەم گەندەڵە گەورەیەش بۆی نەمێنێ دەبێت سیستەمی سیاسی هەڵۆشێتەوە. لێرەوەی ئێمە پێمان وایە کە چاکسازی لە سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستان وەهمە خۆشخەیاڵیە خەڵکانێک دروستیان کردووە کە بەرژەوەندیان لە بەردەوامکردنی ئەم سیستەمەیە کە وەک گوتمان دوودی سیستەمەکان خۆشخەیاڵیان دروست کردووە بەشێکیان پارتیوێکێتی و دەسەڵاتدارەکان و لەوەی گۆڕانیش لەگەڵیان ئەو دیوەکەی تریش ئەو بەشەی ئۆپۆزیسیۆن کە بەرژەوەندیان لە بەردەوامبوونی ئێستا ساختن ئۆپۆزیسیۆن نین دروستکراون بۆی وەهم و خۆشخەیاڵی لای خەڵک دروست بکەن و دەست بەسەر ناڕزاتیەکانیان بگرن و هی هەموو لەم بازنەیە بخولینەوە. ئەم سیستەمە قابلی چاکسازی و چاککردن نییە بۆیە لەبەر کە باسمان کرد دەبێت سیستەمەکە هەمووی هەڵبوەشێتەوە. سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستان و کوردستان تکایە من ڕئیم جیا لەوانەیە کە باسی تەسلیم بوونەوە بە بەغداد و کۆتایی هێنان بە دۆزەی کورد و قەزەی کورد دەکەن. من هەموو تاریخم بریتە لە دیفاعکردن لە قەزەی کورد و دۆزی ڕەوای کورد کە ئێمە ئەنفالمان بۆ داوە چەند هزار بارزانی جنۆساید کراون لەسەر ئەم قەزەیە دیان هزار گوند ڕووخاون لەسەر ئەم قەزەیە ملەتی کورد ڕووبارێ خوێنی ڕشتووە لەسەر ئەم قەزەیە کە قەزەی گەورەکەی ملەتی کوردە. لێرەوە باسی تەسلیم بوونەوە ناکەم باسی هەڵۆشانەوەی سیستەمی سیاسی لە هەمان کوردستان دەکەم و دامەزراندنی کوردستانێکی بەهێز و سیستەمێکی سیاسی نوێ سەر لە نوێ کە هەم دادپەروەرتر هەم شەفافتر هەم باشتر بێت لەو و هەم دیموکراتتر لەو سیستەمەی ئێستا. باشە بەس پێ وایە تام زۆر دەسەڵاتە بەردەوام بێ موچە باش نابێت یاخود داواکاری موچە ئێستا خەڵکەتی داواکارێکی بچووکە یاخود بڵین بۆچی وای لات و ئێستا تەنە داواکاریەکان لە دابشکردنی موچەدا خۆیان ببینێتەوە. من ناڵم بچووکە ژیانی ڕۆژانەی خەڵک و موچەی خەڵک زۆر گرنگە بچووک نییە زۆر گرنگە بەس ئێمە کێشەی گەورەمان هەن. ئەم سیستەمە سیاسیە بارودۆخێکی خوڵقاندووە کە ئەمەیان خراپە بارودۆخێکی خوڵقاندووە کە خەڵکی بە ناچار بە حەقی خۆی یعنی تۆ کەنانی ڕۆژانە نەبوو جارێ باسی بیرنان دەکەین جا بیر لە شتێکتر دەکەیەوە. بەزەم سیستەمە سیاسی بارودۆخێکی خوڵقاندووە کە خەڵکی ناچار کردو تەنها بیر لە موچە بکەنەوە. بەس خۆ ساڵانی پێشوو موچە هەبوو بەڵام ئێمە کێشەی گەورەمان هەبوو. ئێمە کێشەی گەورەمان هەیە لە پەیوەند بە ئازادی لە پەیوەند بە سیستەمی سیاسی لە پەیوەند بە سیستەمێک کە قاچاقچی و چەتەی سیاسی بەڕێوەی دەبن. ئێمە کێشەمکەمان زنجیرێکە تەواو نابن.
بەڵام لە گرنگترینە ئێستا بووە بە ژیانی ڕۆژانەی خەڵک کە پێیان موچەکەوێتی بەڵام بۆ زانیاریتان خۆ تقریبا نیوەی خەڵکی کوردستان لەسەر موچە ناژین یانی ئەو هەموو گەنجی ئێستا هەم تەخەڕوج دەکەن ئەوانەی زانکۆکان دەخوێن هەم ئەوانەی کە توانیان توانای دارایی ئەسڵ زانکۆکان بخوێنن هەموو ئەوانە بێکار دەبن بە بەشێک لە لەشکری بێکاری ئەمانە خۆ یعنی ئەگەر گری ماموچەش دابشکێ کێشەی ئەمانە هەردەمێن لێ بێنێتەوە ئەنجا کێشەی موچەش خۆ ئێمە ئەم خەبیلەتیان ئەو دەستخەڕۆ کردووە خێزانەیە 500,000 دینارە موچەکەی 500,000 کەی ئەوەی خێزانێکی 5 نەفەری پێ بەڕێوەبەری بەشی کری خانوێکی باش ناکە نەک بەڕێوەبردنی خێزانێک کە منداڵیان هەیە و قوتابخانەیە ئەم منداڵانە لە زانکۆن لە قوتابخانەن اینجا خێزانی تازە دروست دەکەن خەڵک پەیوەندی دەیان پێویستی جیاجە ژیان هەیە بۆیە من لەوێەوە دەڵێم بە بابەتی موچە دەبووە تەحصیل حاصل بێ دەبێ حکوومەت موچە بدە بەڵام سیستەمەکە وا دروست بۆ پێشینەیەکی درێژی هەیە کام سیستەمە خراپ لەسەر خراپ دۆخی خراپ لەسەر دۆخی خراپ کەڵەکی کردووە و پێی چاک نەبوو تا ئەو سیستەمە سیاسی ئێستا دروست بووە کە ئەم سیستەمە قابلی چاکسازی نییە بەو معنایە کێشە گەورە و وێنە گەورەکەی کێشەکان لە هەرێمی کوردستان بەم سیستەمە سیاسیە چارەسەر نابێ هیچ کەسێک چاوەڕێ نەبێ ئەم سیستەمە سیاسی و ئەو نخبە دەسەڵاتداری ئێستا لە کوردستانن بارودۆخی کوردستان چاک بکەن و ژان و گوزەرانە شایستە بە خەڵکی کوردستان دابین بکەن و سیستەمێکی سیاسی بۆ دروستکەن کە تۆ شانازی پێ بکەیت لە وڵاتان بڵێ من خەڵکی کوردستانم ئەوە هیچ کەسێک چاوەڕێ نەبێ هەر کەسێک ئێوەش خۆشخەیاڵ دەکات کە لە چوارچێ ئەم سیستەمە ولا بە ئیسلاحات و چاکسازی لەناو هەمان ئەم سیستەمە قابلیەتی ئەو گۆڕانکاری گەورە هەیە بۆ خۆیان لە پشتەوەی پەردە بەرژەوەندیان هەیە لەگەڵ نخبەی دەسەڵاتدار و بەشێکن لەو سیستەمەی کە دوو دیو هەیە دیوێکیان وتمان ئەو نخبەی دەسەڵاتدارن دیوەکەی تر ئەوانن کە ئۆپۆزیسیۆنی ساختن ئەو بەشەی کە من پێیان دەڵێم ئۆپۆزیسیۆنی ساختە هەتا خەڵکی لەناو خۆشخەیاڵێ خوددا بکرێتەوە بارودۆخ ئێستا بەردەوام دەبێت باشە باسی ئۆپۆزیسیۆنی ساختت کرد مەوەست ینی بوونی کۆمپانیای بازرگانی و بەرژەوەندی لەگەڵ دەسەڵات یەکێک لە لێکەوتەکانی سیستەمی کە ئێستا کەم پێم وام سیستەمە دەبێت هەڵبۆشێتەوە ئەوش ئەوەیە حیزبەکان تەحویل بن بۆ کۆمپانیا طبعا سەرمەشقی بە کۆمپانیابوونی حیزبەکان یەکێتی و پارتین لە پێش هەمووان ئێستا پارتی دیموکراتی کوردستان کۆمپانیایەکی زەبەلاحە یعنی گروپی کۆمپانیەکانی پارتی دیموکراتی کوردستان هەر خۆی لە بری ئەوەی بڵێ حیزبی پارتی دیموکراتی کوردستان بووەتە گروپی کۆمپانیەکانی پارتی دیموکراتی کوردستان ڕێک بە هەمان شێوەش لە بریەوەی حیزبی یەکێتی نیشتیمانی کوردستان گروپی کۆمپانیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم دوو حیزبە دۆخێکیان دروست کرد حیزبەکانی تر لە بری ئەوەی گوتارێکی سیاسی و ڕوئیایەکی سیاسی تر پێش بخەن کە کۆتایی بەم شێوازە لە سیستەمی سیاسی و سیاستکردن و حیزبایەت لە کوردستانی عێراق بێنێ و سەرمەشقی پێشخستنی گوتارێکی سیاسی بن کە کۆتایی تەنانە بە دەسەڵاتی یەکێتی پارتی بێنێ خۆیان کەوتونەتە دووبارەکردنەوەی هەمان فۆرمی سیاستکردن و حیزبایەتی لە کوردستان بۆ یەک لە دوای ئەوان گۆڕان بوو بە کۆپی ئەم بارودۆخە لە دوای گۆڕانەوەی نوێ بوو بە کۆپی ئەم بارودۆخە لەمانە ڕوئیایەکی سیاسی گەورە و خۆ بەختکردن و دڵسۆزی و ڕازگۆییان نییە کە لا بدەن لەم فۆرمە لە سیاستکردن و حیزبایەتیکردن و بەشێک لە ئیسلامیەکانیش بەداخەوە ئیسلامیەکان حیزبیان هەیە حیزبی بنەماڵەیە وەک هەر دووکانی سیاسی حیزبیان هەیە لەناو ئیسلامیەکان لەگەڵ ڕێزێکی زۆرم بۆ بەشێک لە کارکتەری زۆر دڵسۆز و ڕازگۆی ناو ئیسلامیەکان بەڵام حیزب حیزبی ئیسلامی لە کوردستانی عێراق دوکانی سیاسی و مانگانە بە گونێ پارەکەیان بۆ دەبن و دەکرێت ئەوەی کە پێی دەڵێن سیستەمی سیاسی ئەم فۆرمانەی دروست کردووە یعنی مەوەست لە ئیسلامیەکان هەموویان یاخود بەشێکە تەنها وەک نمونەیەک من بزنەوەی ئیسلامی بە کۆمپانیای سیاسی دەزانم و بە دوکانی سیاسی دەزانم باشە بەس وەکو بڵین حیزبی ئۆپۆزیسیۆنیش کە بەڕێزت وتەندەی حزب کۆمپانیانە هیچ بەڵگەیەکت هەیە لەو بارەیە حیزبی ئۆپۆزیسیۆن کۆمپانیای هەبێت پێم وایە ئێستا ئەوە نەماوە بەدزیەوە نین یعنی باشکرا کۆمپانیان هەیە ئێستا باشکرا کۆمپانیان هەیە خۆی دەبووە بناسە بە دەبووە من بە ئێوە بڵام چونکە لە بنەڕەتە بابەتی لۆکۆڵینەوە و تحقیق ئەو پێ دەڵێن بنکۆڵکاری لە کارکتەرە سیاسەکان و حزب سیاسەکان دەبووە ئێوە بیکەن ئێوەی ڕۆژنامەنووس و ئێمە هەواڵەکان و ڕاستەکان لە ئێوە وەرگین ئێمە بڕەئی و تەحلیل لەسەر بنیاد بنین بەڵام ئێستا بابەتی کۆمپانیای حیزبەکان و حیزبەکان کە چۆن بوونەوە کەمە شتێک نەبە ئاشکرایە ئێستا بە ئاشکرایە تقریبا خەریکە دابەشکردنی بەرژەوەندی لە نێوان گروپی کۆمپانیای حیزبەکان بووە بە شتێکی ئاشکرا پشتیوان بەخوای گەورە ئەو ڕۆژەش دێک کە هەموو ئەمانە دەکەونە بەرهەتا و سەبەبکار و هۆکاری ڕئیسی ئەمانە هەموو دەبرێن بۆ دادگا باشە بەس پەیوەست بە مەسەلەی موچە بڵێنەوەی کە لە عێراقەوە ڕێکەوتنێکی گشتگیر ناکرێت 6 ساڵەوە دەکان دێن و دەڕۆن بە دیاریکراوی هۆکارەکەی چییە؟ خەتایەکە لە عێراقەوەیە لە هەرێمەوەیە
من جارێ دەمەوێت خەڵکی بۆی لە دیدی من بزانن چونکە من خۆم بەشێک لە ئاراسەیەکی سیاسی دەزانم کە دەمانەوێت پرۆسی سیاسی کوردستانی عێراق ڕاست بکەین و بخەین سەر ڕێیەکی ڕاست زۆر جار دیدی ئێمە تێکەڵ بە دیدی تر دەکرێت من زۆرم پێ ناخۆشە لە بەغداد هەموو سەرقاڵی و هەمی ئێمە ببێ بە موچە بەو معنایە تاکید دەکەمەوە کە موچە گرنگ نییە بەو معنای کە میلەتی ئێمە کێشەی گەورەتری هەیە لەگەڵ بەغدا بەڵام بە ئەم حکومڕانی پارتیوێکێتی دەسەڵات دۆخی چاخۆڵکان خەڵک لەگەڵ بەغدا کێشە گەورەکانیان لەبیر بچێتەوە ئێمە ڕووبارێک خوێنمان ڕشت لەسەر مافە بنەڕەتی و لە مێژنەکانی گەلی کورد کەچی ئێستا بارودۆخی حکومڕانی دەسەڵات لە هەرێم ئەو بابەتانیان لەبیر بردەوە چونکە قەزەی کوردیان دۆڕاندۆ زۆر گرنگە لاوان کچان و کوڕانونەوەی ئایندە بزانن کە پارتیوێکێتی دۆزی کوردیان دۆڕاندووە لەبەرچی دۆڕاندیان لەبەرەوەی قەزەی کوردیان کرد بە قوربانی بەرژەوەندی کۆمپانیا گروپی کۆمپانیەکانی پارتی دیموکرات و یەکێتی نیشتیمانی و دوایی خەڵکی ترکیەوە گەلان خۆتان دەزانن من بە خۆشحاڵ دەبووم لە بەغداد ئێمە سەرقاڵی بەرخوردکردن و تەعاملکردن بووینە لەگەڵ کێشە لە مێژنەکانی گەلی کورد ئەو کێشەی ئەو ناوچانەی کە بە تاریخیان بەشێک بوون لە کوردستان و تعریب کراون و تا ئێستاش بەردەوام لە تعریبکردن ئێمە بۆ ئەوە بەشێکی گەورن لە کێشە لە مێژنەکانی گەلی کورد کە ئەوە کێشەیەکی ئەسڵی بوو ئێمە کە دوجار دەبێت بە جوغرافیای سیاسی ئێمە اینجا بابەتی کێشە لە مێژنەکانی یەکلابوونەوەی دەسەڵات هەرێم لە عێراق ئێمە دەمانێت چۆن لە عێراقا بژین ئێمە قرار بوو بەشێکی فدراڵی یاسایی و کاریگەری بین و ئەم کێشانە هەموو بە پێی دەستوری عێراقی چارەسەر بکرێن ئێستا بەیەکێتی و پارتی ئەوەی لە بیریان نەما ئەو بابەتانان بۆ چونکە سەرقاڵی بابەتی بەرژەوەندی و کۆمپانیا و سەرقاڵی بەرژەوەندی کۆمەڵی خەڵکو و گروپی دەسەڵاتدارن ئێمە دەبووە لە بەغداد ئەمە کێشەی سەرەکیمان بێت لەگەڵ کۆمەڵە کێشەی تر و تەنانەت من لەو ڕەئیانە کە پێم وابوو دەبێت ئێستا یەقەی دەسەڵاتداران لە بەغداد بگرین بۆ پێبژاردنەوەی جیان بەخڕکردوانی ئەنفال و بارزانیەک جنۆساید کراوەکان و گوندە ڕووخاوەکانمان و ئەو ڕووبارە خوێنەی کە لەگەڵ حکوومەتە جیاجەکان لە بەغداد ڕشتومانە دەبووە دواشت بابەتی موچە و ئەو بابەتانە بێت کە لە بەغداد ڕوبەڕووبینەوە بەڵام دەسەڵاتە شکست خواردووەکەی هەرێم ئەم باردۆخەی هەموو کرد بە قوربانی بەرژەوەندی کۆمەڵە کۆمپانیای پارتی دیموکرات و یەکێتی نیشتیمانی بۆ ئەوەی بەرژەوەندی کۆمپانیەکان و گروپە دەسەڵاتدارەکە بەردەوام بێ ئێمەیان ڕوبەڕووی ئەم بارودۆخە کردەوە کە ئێستا هەمی ئێمە لە بەغداد بێت ئەوەی کە چۆن بەس موچەی مانگانە هەمومان جێک هەمان کێشە دووبارە بێتەوە و میلەتی ئێمەیان لە بەردەم ناوەندە جیاجیەکانی بەغداد و دەوروبەر و تەنانەت دەوڵەتیش زەلیل و بلاواز کرد کە ئەمە بارودۆخێکە کە سیاسیەکی ڕاقی و سەرکردەیە خۆی بە سەرکردەیەکی نیشتیمانی بزانێ نابێ بارودۆخێکی سەحی بزانێ من ئەو کاتە شانازی بە خۆم دەکەم وەک سیاسی و سەرکردەی میلەتەکەم کە میلەتێکی بەهێز دروست ببێ میلەتێک کە سەرقاڵی بابەت و دۆسەی گەورە بێ نەک سەرقاڵی هەموومانجێ سەرقاڵی موچە بین دووبارە هەموومانجە دووبارە و سێبارە و چواربارە سەرقاڵی ئەوە بین موچەکە گەیشت یان نەگەیشت موچەکەش خۆتان دەزانن خۆی لە بنەڕەتە نیوەی موچەخۆرانی هەرم 500 هزار وەردەگرن ئەوەشیان لێ دەبڕن بۆیە بەڕاستی و باردۆخەی یەکێتی پارتی دروستیان کردووە بە برسیار لەم باردۆخەی کە میلەتی ئێمە زەلیل کردووە هەم لە بەردەم بەغداد و هەم لە بەردەم ناوەندە جیاجەکانی داوچە و کۆمەڵگەی نێودەوڵەتیش و دوجار تەشبیه ئەو نوخبە دەسەڵاتداری پارتی و یەکێتی باجی ئەم باردۆخە بن. سپاس دەکەم. ناوبڕێکمان هەیە دەگەڕێم بۆ وڵاتان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێی کورت و دەگەڕێنەوە وڵات. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام. چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە. هەموو کات شیری ئاڵتونستا بە منداڵەکانم دەدام بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت. من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم. شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە. 100% سروشتی تامێکی نایە. چۆن زۆپای ئەسڵی تۆیۆتۆمی تۆربۆ یابانەی دەناسرێتەوە وشەی تۆربۆ ناوی مارکەکە نیە ناوی مارکاستەیەکە تۆیۆتۆمی و ئێستا لە عێراق و کوردستان بە تۆربۆ ناسراوە و هەربەم هۆیەوە دەرفەت بۆ ساختی ئەم کاڵایە لە بازاردا زۆر بووە و بە ناوی تۆربۆ لە وڵاتانی تر ساختە دەکرێت بۆیە پێتان ڕادەگەیەنین کە تەنها وشەی تۆیۆتۆمی مارکە ئەسڵیەکەیە گەرانتی 3 ساڵی لەگەڵدایە بە تەنها زۆپای تۆیۆتۆمی فتیلەکەی سیاڵقی هەیە کە بەشی 3 ساڵ دەکات زۆپای تۆیۆتۆمی یابانی مۆدێل RC-A37 ئارامی و دڵنیایی
ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە بگرە زۆریش بەسوودە پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین ئاو ڤیتامین ئی کالیسیۆم ئاسن مەگنیسیۆم مەنگەنیز پۆتاسیۆم ڤیتامین B1 B2 B3 B5 B6 واتە ئەم برنجە برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو چڵتوکە و خۆمان کڕی دەکەین شێوازی لێنانی لەگەڵدایە بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز کاگرابووم گەڕێم و لای بەڕێز سەبارەت بەوەی کە وتت هۆکارەکەی حکوومەت هێرێمەکە ئێستا کێشەیەمە لەگەڵ بەغداد هەمووی لە موچەدا کورت کراوەتەوە هیچ پەیوەندێکی بە بەغدادەوە نییە کە ئەوان بڵین مافەدە سووریەکانی خەڵکیان جێبەجێ نەکردبێ یاخو خەلەلەکە لە ئێرەوەیە لە هەرێم دەزانی ئەو قەزێ بۆی تێی بگەین یعنی من کوردستانم خەڵکی کوردستانم و سیاسیەکی کوردستانیشم هەر بۆ زانیاریتان من سیاسەیەکی کوردستانیشم بڕوام بە دامەزراندنی کوردستانێکی بەهێز و سەروەر هەیە کوردستانێکی بەهێز و سەروەر و خۆشگوزەران باش ئەم کوردستان و خەڵکی کوردستان حەقی خۆیەتی خۆی بڕیان لەسەر چارەنووس و ئایندەی خۆی بدا و سەروەری خۆی بپارێزێ و شەڕی ئەسڵی ئێمە لەسەر ئەم بابەتانە بووە بابەتەکانی تر دەبێت تەحسیل حاصڵە خەڵک لەسەر گەندەڵی دەبێت سجن بکرێ لە هیچ شوێنێکی دنیا سیاسەیەک لەبەرەوەی سیاسەیەکی خراپە ڕوئیای سیاسەکەی باش نییە قائیدێکی باش نییە سجن ناکرێ بەڵام خەڵک پشتیوانی ناکەن دەڵێن فڵانە سەرکردەی سیاسی توانای ئیدارەدان و قیادەکردنیان میلەتەی نییە بەس خەڵکی سیاسی لەسەر گەندەڵی لەسەر ئیستیغلالکردنی سیاست بۆ کۆمپانیای بازرگانی دەبێت بژیرێ سجن کرێ و پشتیوان بەخوای گەورە ڕۆژێک لە ڕۆژان ئاڕەسی سیاسی ئەمە دەسەڵات بگرنە دەست هەموو ئەوانەی سیاسەتیان بەکارهێنا بۆ دروستکردنی کۆمپانیای سیاسی و دەوڵەمەندکردنی خۆیان و خێزانەکانیان هەر هەمیانە دەینەدا دەگا پشتیوان بەخوای گەورە بەڵام هیچ کەسێک لەسەرەوە دادگای ناکەین لەبەرەوەی ئەندامی پارتیە یا پارتیە حەقی خۆیەتی بڕای بە پارتیە پێی وایە دیدەکانی ئەو لەناو پارتی چێتە پێش پارتیە بەڵام بەمەرجێک پارتیەک بێ پارتیەکی نیشتیمانپەروەر دڵسۆز بێ ئەم بابەتە بۆ یەکێتیەکی دڵسۆز و نیشتیمانپەروەری وایە بۆ گۆڕانێکی دڵسۆز و نیشتیمانپەروەری وایە بۆ ئیسلامیەکی دڵسۆز و نیشتیمانپەروەری وایە کە ئەمە سەدان هەزار کەسن ئەمەیان ئەوەی کە بارودۆخی ئێمەیان بەم ڕۆژە گەیاندون نخبەیەکی دەسەڵاتدار لەناو پارتی وێچێتی و نخبەیەکی مزەیەفش لە ئۆپۆزیسیۆنی ساختە لە پشتەی پەردە پشتیوانیان دەکەن کە خەریکی بەڕێوەبردنی بەرژەوەندەکانی خۆیانن ئەوەی کەمان ناوماننا ئەم سیستەمەیان دروست کردو بە هەردوو لایەن دوو دیوەکەیان دروست کردو و ئەو دیوەیان پێکەناوە دیوێکیان دەسەڵات و دیوێکیان ئۆپۆزیسیۆنی ساختەیە ئێمە لە بنەڕەتەوە کێشەی گەورەمان هەبوو کە پەیوەندی بە یەکلاکردنەوەی چارەنووسی کوردستان و دامەزرانی کوردستانێکی بەهێز و سەروەر بوو کە خۆی بڕیار لە چارەنووس و ئایندەی خۆی بدا بەڵام ئەم سەرکردایەتی دەسەڵات نخبەی دەسەڵاتداری پارتی وێچێتی لەبەرەوەی کەوتە سەرڕێیەکی غەڵەت و بۆ پاراستنی بەرژەوەندی گروپی کۆمپانیەکانی خۆیان ئەم قەزەیان دۆڕاندووە کە ناوی قەزەی لە مێژنەی کووردا قەزەی کوردیان دۆڕاندووە هەر کەسێک چاوەڕێ بە پارتی و یەکێتی قەزەی کورد ڕاست بکەنەوە و کوردستانێکی بەهێز و سەروەر و دیموکرات و خۆشگوزەران دابمەزرێنن خۆشخەیاڵە چونکە ئەوان ئێستا هەمیان بۆتە هەمی
پاراستنی سەدان ملیۆن دۆلار و گروپی کۆمپانیەکانیان وە بۆ ئەوەی ئەمە بەردەوام بێن بەرژەوەندیانە قوربانیان داوە بۆ قەزەی کە پێی دەڵێن قەزەی کورد لێرەوە ئەمە قەزێ گەورەکە بوو بابەتەکانی تر دەبوایە بخۆی تەحصیل حاصل سپاس بۆ خی گەورە وڵاتەکەی ئێمە وڵاتێکی دەوڵەمەندە و دانیشتوانی چ کەممان هەیە ئێمە 4 بۆ 5 ملیۆن کەسین هەر بە کشتتوکاڵەمان توانی میلەتی خۆمان بەخێوکەین هەر بە ئاوداری هەر بە سیاحەت اینجا لەگەڵ ئەوەشدا نەوتی هەیە وڵاتی ئێمە ئێستاش نزیکەی 500,000 بەرمیل نەوت ڕۆژانە لەم وڵاتی ئێمەوە تەصدیق دەکرێت و دەفرۆشرێت جگە لە بابەت داهاتی ناوخۆ جگە لە گومرگەکان جگە لە بابەتی گاز دۆسیی گاز جگە لە باج و زەڕائیبی ناوخۆ ئەو هەموو دۆسیە جیاجیا و سەرچاوی داهات ئێستا چێ بڕات پێ دەکاتەوە بە کەسێک کە چاودێری سیاسی بێت لە شوێنی چەم دنیا بڵێ وڵا لە هەرێمی کوردستان دانیشتوانەکەمان نزیکەی 4 بۆ 5 ملیۆن کەسە بەڵام ڕۆژی 500,000 بەرمیلنەوە تەصدیق دەکەین و موچەشمان پێ نادرێت چێ بڕات پێ دەکات ئەوە نیشانەوەی ئەم سیستەم حکومڕانیە شکستی خواردووە و 1000 کیلۆمەتر دوورە لە حکومە ڕەشید و حکومێکی سەرکەوتوو کە بتوانێت ئەو ئامانجانە بەدەستبێنە کە خەڵکی ئێمە ئومێدی پێدەخوازیەوە و ئامانجی ملەتی ئێمە خەونی لە مێژنەی ملەتی ئێمە بەڵێ لێرەوە هەم نخبە دەسەڵاتداری پارتی وێچێتی و هاوکارەکانیان قەزەی کوردیان دۆڕاندووە لە بەرامبەر بەغدا و قەزەی ملەتی ئێمەشانە ناخۆدا بۆ دامەزرانی کوردستانێکی بەهێز و سەروەر و خۆشگوزەران بۆ ملەتەکەمان دۆڕاندووە بەڵام لە پەیوەند بەولاوە کە بەغداد دەسەڵاتدارەکانی وێ دەکە ئەوانە زۆربەی هەرزونا شۆڤێنین بە هیچ شێوەیەک من ملەتی خۆمان خۆشخەیاڵ ناکەم بەڵام کۆمەڵە خەڵکی دیموکرات و وەتانی و نیشتمان پەروەر بە یەک چاوسەری هەموو خەڵک دەکەن نەخێر خەڵکانەکەن لەوێ تائیفین ئەو بەشەی کە تائیفەی بۆ نەبرانی شیعان لەسەر عومەر خەڵک دەکوژن بەشێکیان تائیفی سونین لەسەر کەمترین مەراسیمی ئاینی لە براشیعەکانمان خەڵکی شیعە دەکوژن و ئەو ڕێکخراوی تیرۆریست و داعش و ئەلقاعیدەی خوێنڕێژ مێژوویەکی درێژیان هەیە لە کوشتنی هەزاران کەس دەیان هەزار کەس لە براشیعەکانمان لەسەرەوەی شیعان لە سەنگەری ئەو لاشەوە وایە اینجا لە ئاستی قەومی عەرەبی دەیان هەزار کەس لە عێراق لە ناو سیاسەکان نخبەی دەسەڵاتدار هەر ئێمە بە میلەت نازانن یعنی هەر حەزەکە ناوی جویان لە وشەی کورد نەبێ بەڵام لە هەمان کاتژە خەڵکی نیشتیمان پەروەر هەن خەڵکی دیموکرات خواسان بە خۆشحاڵیەوە ئەوانە دەنجیان بەرزە حەز دەکەن ئێمە میلەتی کورد لە عێراقدا وەک میلەتێکی هاوتا لەگەڵ عەبرا عەرەبەکان و برا تورکمانەکان و برا مەسیحی و نەتەوە و ئاینە جیاجیەکان بەیەکەوە وەک برا بژین ئێمە ئامانجی ئێمە بڕامان بە تێکەوەژیانی گەلان هەیە بڕامان بە برایەتی گەلان هەیە دژی حکمی تائیفی و حکمی قەومی ئەو بابەتانەین بەڵام ئەمە معنای وانێ بەغدا بە گوڕڕێژ کراوە ڕێگەی بەغدا بۆ ئێمە بەڵام ئەم بارودۆخە خراپە دەکرا لەم بارودۆخانێک کە ئەم بە دەرفەتانی بۆ میلەتی ئێمە هاتە پێشەوە ئێمە کێشەی میلەتی خۆمان بەلایەکدا بخەین بە ئاراستەیەکی باش و سەرکەوتوو کە حکومڕانیەکی هاوچەرخ و مۆدێرن و دیموکراتی لێ بکەوێتەوە کوردستانێکی بەهێز و سەروەری خۆشگوزەرانی لێ بکەوێتەوە کە میلەتەکەی ئێمە تێیدا هەم خۆشگوزەران بێ هەم شانازی بەبوونی خۆی و بکات لە وڵاتەکەی خۆی بەڵام پارتی وێچێتی و نخبەی دەسەڵاتدار ئەم قەزیان دۆڕاندووە هەر کەسێکیش متمانەی هەبێت کە یەکێتی پارتی دەتوانێت و بارودۆخە ڕاست بکەنەوە خۆشخەیاڵم تەوەهیمە و باجی خۆشخەیاڵی و تەوهمی خۆی دەدەن باشە بەس بڵێن مادام وتت دەبووە مافەکانی تریش لە عێراق وەکو خاکوانە هەوڵیان بۆ درابە لە دەرەوەی پارتی و یەکێتیا و خۆتان هیچتان کردووە خۆتان لە بەغداد جارە بیرت نەچێ ئەو بابەتە بابەتی دەستورین یعنی نەک ئەمە قسەی من نین ئەو پێشنیاری من نین ئەوە بابەتی دەستورین وەک کێشە لە دەستوری عێراق داهاتووە گەورەترین کێشە چووکە تۆ کە بۆ منە حکومڕانیەکی سەروەر دروست دەکەی لە کوێی دروست دەکەی دەبێت لەسەر جوگرافیایکی سیاسی دروست بکەیت ئەم جوگرافیە سیاسیە لە دیدی ئێمەوە تقریبا کە کوردستانی پێ دەڵێن نیوەی ئێستا لە بارودۆخێکی ناتەبیعیدا ناوی جیاجیای بۆ دەنێن بەڵام بەسیطترین و یاساییترین ناوی ئەوەیە کە لە سووری عێراقی بە ناوچەی کێشە لەسەرەکان هاتوون ئەو ناوچانە خۆی ئێمە لە بیرمان نەچێتەوە پارتی وێچێتی کاتین بەڵام میلەتی ئێمە کاتی نییە کوردستان کاتی نییە ئێمە پێمان وایە ئێمە کوردستانمان خۆش دەوێت ئێمە هاو نیشتیمانی ڕەسەن و نیشتیمان پەروەری ڕەسەنین و پارتی وێچێتی میوانێکی ڕەزاکوردن لەسەر ئەم نیشتیمانەی ئێمە بۆیە زۆر خراپ دەکەین زۆر خراپ دەکەین گەنجان و کوڕان و کچان و نەوەی ئایندە بە تایبەتی ڕقیانە نیشتیمان و کوردستانی خۆیان بێتەوە لە بەرەوەی پارتی وێچێتی ئێستا بەسەراگرتووە پارتی وێچێتی دڵنیابن دەڕۆن بەڵام نیشتیمانی ئێمە و کوردستانی ئێمە و ئەم میلەتی ئێمە لەسەر ئەمە ئەرزوو نیشتیمانی خۆی دەمێنێتەوە بۆیە ئێمە ئەرچی ئێمەیە نیشتیمانی خۆمان پارێزین و میلەتەکەمان وا پەروەردە بکەین کە نیشتیمان و کوردستانی خۆی خۆش بوێ وا سیر نەکەی کە مادام یەکێتی پارتی دەستیان بەسەر حکومڕانی داگرتووە کەواتە کوردستان هی ئەوانە ئەوە زۆر تێگەشتێکی غەڵەتە بۆیە من بە ئەرچی خۆمی دەزانم دیفاعکردن لە کوردستان نیشتیمانەکەی خۆم لە پێشەوەی هەمووان سەرمەشکەم دیفاعکردنە بم بۆ پارتی وێچێتی پێم وایە ئەسڵەن ئەم نیشتیمانە ئێمەیان دۆڕاندووە هەر قەزەکەیان لە بنەڕەتەوە دۆڕاندووە بۆیە پێکەوە بەستنەوەی کوردستان و نیشتیمانی ئێمە
ملەتی ئێمە کوردستانی ئێمە و ئایندەی ئێمە بە پارتی وێچێتی کارێکی زۆر خراپە خەڵکانە کام کار دەکەن کە دیدی سیاسیان ناڕۆشنە و سەر لە شێواون باش ئەوەی کە لە بەغداد تا ئێستا چیمان پێکرابێ ئێمە بە جۆرەی توانای سیاسی خۆمان کە ئێمە بەداخەوە تا ئێستا ئاڕاستەیەکی بەهێز نین بەڵام پشتیوان بەخوای گەورە 2000 ملەتی ئێمە دێنە پشت ئەمە ڕاستەی ئێمە و بەسەرکردایەتی ئێمە و هاوڕەکانی ئێمە ئەو خەڵکەی لەناو ئەم نیشتمانی ئێمە کە هەزاران گەنجی بەتوانامان هەیە دەتوان قیادەی ملەتی ئێمە بکەن بۆ ئایندا پشتیوان بەخوای گەورە ئەم قەزەیە لە پارتی وێچێتی باش ڕزگار دەکەین و سەرمەشق ڕزگارکردنی ملەتی خۆمان و دامەزرانیش کوردستانێکی سەروەر و بەهێز و دموکرات و خۆشگوزەران دەبین باشە دەمەوێت بۆ چونیش بزانم لەسەر چاکسازی لە کوردستان کابینی نوێم لە باسی چاکسازی دەکە سەرۆکی حکوومەتیش لە پەرلەمان باسی ئەوە کرد کە هەنگاوەکانیان دەست پێ کردووە بەڵام کاتیشی دەوێت سەرنجتان چی بوو لەبارەیەوە ببوورە من دەنگتان زۆر بە کزی دەگاتە لای من بەس نەمزانی بە پرسیارەکە بەس باسی چاکسازیت کرد لە کوردستان بەڵێ من بڕام بە چاکسازی نییە من لەوانم کە پێشتر بانگەوازم کردو پێم وایە ئاڕاستەی ئێمە تەنها ئاڕاستەین کە پێمان وایە چاکسازی وەهمە ڕاست نییە و ڕوونمان کردوتەوە لە ڕووی تیوریەوە ڕوونمان کردوتەوە سیاسی و فکری ڕوونمان کردوتەوە کە بۆ چاکسازی وەهمە لەبەر چی وەهمە لەبەر باسمان کردو کە خودی سیستەمەکە لەسەر گەندەڵی دروست بووە ئللا بە هەڵۆشانەوەی ئەو سیستەمە ئەوەی دروست دەبێت کە پێڵم چاکسازێکی ڕاستەقینە و گۆڕانکاریێکی ڕاستەقینە لە سیستەم و دەسەڵاتی سیاسی بۆ سەر خەتە ڕاستەکە بۆیە نخبەی دەسەڵاتی ئێستا توانای ئەو چاکسازیانە ئیلا دەبێت هەڵوەشێتەوە نخبە دەسەڵاتە لە دەسەڵات دوور بخرێتەوە و هەر بۆ زانیاریشتان پێش ئەوەی ئەو یاسا لە پەرلەمانی کوردستان دەنجی بۆ بدرێ و تێپەڕێندرێ ڕێککەوتون نخبەی دەسەڵاتدار کە بەرژەوەندیەکانی خۆیان و ئەوەی کە سەرچاوی گەندەڵە گەورەکانن بۆ نمونە بن دیوارەکان هەر بۆی هەمووان بزانن پارێزراو بێ بەردەوام بێ بۆیە ئەوە قسەی سەرۆکی پەرلەمانە سەرۆکی قسەی من نییە کە ئەوەی پێی دەڵێن یاسای چاکسازی هیچ داهاتێک بۆ حکوومەتی هەرێم ناجەڕێتەوە بۆیە هیوادارم هیچ کەسێک لە کوردستانی ئێمە ئەوانەی کە دڵسۆز و ڕازگۆن لەگەڵ خۆیان و ملەتی خۆیان بە هیچ شێوەیەکی تەوە هەموو خۆشخەیاڵێکیان بە نە بە یاسای چاکسازی ئەوەی پێ دەڵێن چاکسازی و نە بەو شتەشە بێت کە پێ دەڵێن پرۆسی چاکسازی لە هەرێم بە هیچ شێوەیەک چاوەڕوانی ئەوە نەبێت بەڵێ بەس وەکو کات کە دەڵێن چاکسازی کاتی دەوێ پێویستی بە کات نییە چاکسازی هەتا کات ئەم دوخبە دەسەڵاتدارە لە دەسەڵات بن ئەم قسەی من تەجیل بکەن لای خۆتان بارودۆخەکە خراپتر دەبێت یعنی چاکسازی نەچێتە سەر ڕێگە تا کاتی بوێ بارودۆخەکە خراپتر دەبێت کاک حەکیم کایە بۆی دیقەت دەنان حکوومەتەکە هات شعاری سەرچەکەی چاکسازی بوو بە تایبەتی برادرانی گۆڕان زۆر تاکیدیان لەسەر ئەمە دەکردەوە کە ئەوان بۆ چاکسازی چوون ئێستا بەشێک لەو پەرلەمانتارانی بە خۆیان دەڵێن ئۆپۆزیسیۆنم پیان دەڵێن ئۆپۆزیسیۆنی ساختە خۆیان باسی ئەوە دەکەن کە گەندەڵی لەم دوای هاتنی سەر ئەم کاریم کابینێ لە دەواازەکانی سنوور زیادی کردووە واتە نەک گەندەڵی کەمی نەکردو و محارەبەی گەندەڵی نەچۆتە ئاسیشی باڵاوە ئەوان دەڵێن گەندەڵی زیادی کردو من قسەکانی ئەوان وەردەگرم پەرلەمانت ئەو بەشەی پەرلەمانتارەکان کە لە دەسەڵاتن ئەوان دەڵێن گەندەڵی زیادی کردووە باسی ئەوە دەکەن کە مەسئولین هەن ئێستا ئەوەی نخبەی دەسەڵات تکایە نخبەی دەسەڵات کە هیچ پێگەیەکشان نەناو حکوومەت هەموو شەو 1 ملیۆن دۆلار لە گومرگەکانەوە دەدزن بێنە بەر چاوت پارێزگایکی وەک پارێزگای سلێمانی تەنها لە یەک گومرگەوە شەوی 1 ملیۆن دۆلار بدزیە و ملیۆن دۆلار بچن بۆ پارێزگای سلێمانی سەرفکەن بزان سلێمانی لە ماوەی ساڵێکدا دەخەوێ مەرحەلەی قۆناغێکی ترەوە هەمان بابەت بۆ هەولێری خۆشەویست و پایتەختش ڕاستە بۆ دوهۆکیش ڕاستە بۆ هەڵەبجەش ڕاستە کەواتە تکایە بە هیچ شێوەیەک چاوەڕێی چاکسازی مەبن تەنها دەواازە و تەنها چارەسەر کۆتایی هەڵۆشانەوەی ئەم سیستەمە و کۆتایی هێنانە بەدەسەڵاتی ئەم نخبە دەسەڵاتدارە با ڕێکار و ئامرازە سیاسیە پەسەندکراوە نێودەوڵەتیەکە باشە بەس دوا پرسیارم زۆر بە کورتی و کولایەنە ئۆپۆزیسیۆنەکان هەمویان بە یەک چاو سیر دەکەی لایەن ئۆپۆزیسیۆن خود جیاوازیان هەیە لە ئۆپۆزیسیۆن ئەوانەی کە ئێستا ئۆپۆزیسیۆنن وەڕەنگە بەشێکیشیان بازیشیان دابێت لە ڕابردوو یەکێتی پارتیمان هەیە کە من دەزانی بۆی جۆرێک لە هەنگاویشتە ڕوونکردنەوەکە باشتر بگا بە جۆگرە ئایزەکانی ئەوە ئەم سیستەمە سیاسی لە کوردستانی عێراق دروست بووە پارتی یەکێتی بە یەکەوە دروستیان کردووە بەڵام لە ئێستادا پارتی قیادی دەکاو یەکێتی لە هەموو بابەت و ورد و درشتی ئەم بارودۆخی لە کوردستانی عێراقەیە هەم لە دروستکردنی ئەو واقعیەکەیە هەم لە ئەو گەندەڵیە کە سەرتاسەری لە هەموو هەرێمی کوردستان لە زاخۆ ئیبراهیم خەلیل و دەڕات تا درێژە دەبێتەوە بۆ گەرمیانی ئازیز کەلار و خانەقین هەر هەمووی شەریکە بە یەکەوە
واتام سیستەمە سیاسی پارتیەکێتی دروستیان کردووە گۆڕان لە هێزێکی جددی معارزی جەسووری ئازایە و هێزێکی ئومێدبەخشەوە ئێستا بووە بە کۆمپانیایەکی سیاسی کە بووەتە کۆمپانی خێزانێک زۆر بەداخەوە کە هێزە سیاسیە لەو هێزە ئومێدبەخشەوە ئێستا بوو بە گروپی کۆمپانیا بۆ خێزانێکی تایبەت و خەڵکی خۆیان دەزانن نەوەی نێوان بۆ دروست کرد کە ئەم ئاڕاستەیە بگۆڕن پێچەوانەیەکی تر و ئومێدی شکست خواردنی میلەتە زیندوو بکەینەوە دیسان ئێستا هێزە بچکۆلەیەکە کەڵتە مان هێز نییە کەڵت یەک کەسە سەرقاڵی بارزرگانی و کۆمپانی بەرجەوندی کۆمپانیەکان لە پشتەوە و ناڕزایەتی خەڵکو سیاسیکردن و حزباتی دەفرۆشێ بە بەرژەوندی کۆمپانیەکان هەم لە بەغداد و هەم لێرەش بۆ خێزان ئەوەی بە دەوروبەری و خێزانەوەن ئەوەی دەگاتە ناو حزبە سیاسەکانی تر بۆ نمونە ئەگەر حەستان لە نمونەیە حزبی سۆسیالیست و حزبی شووعی و بزنەوەی ئیسلامی ئەوانە دوکانی سیاسین بەشێکیش لە ئیسلامیەکان من ئیسلامی نیم پێم وایە خۆزگە ئەگەر حەزی من بێ من حەزم دەکەن ئەوان سیاسی مەدەنی لەو تێزە من کە من بڕوان پێێتی بەڵام ئەوان ئاڕاستەیەشترن بەشێکیان ئیخوانن من پێم وایە ئیخوان مسلمین ئەوە لە تووچە حکومڕان و خەڵک دەزان چ فۆرمێکی حکومڕانی بەشەکەی تریشی من پرسیاردانانم لەسەر دڵسۆزیان بەڵام من دید و بیرکردنەوە و جیهانبینی من جیاوازە لەوان کە من پێم وایە دوجار ئەو سیستەمە سیاسی بە یەکەوە دروستەکە کە هەمومان دەیبینی سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێز ڕابوو معروف سەرۆی فراکسیۆنی ئایندا لە پەرلەمانی عێراق سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ کارام تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ